جێگەی داخەوانەی 6 ڕۆژە شاڕەیەک ڕێگایەکی سەرەکیان لە نێوان هەرێمی کوردستان کە ئەو ڕێگایە دەبەستێتەوە بە ناوەڕاست و خواروی عراقەوە بەستۆتەوە کە ڕێگای هەوڵاتیانە، ڕێگای کار و کاسپیانە، ڕێگای ڕزقی جوتیارانە، ڕێگای بازرگانیە. کەس پێی نەوتن گێرە شێوێن، کەس هیچی پێ نەوتن، بەڵام ئێستا بە خۆپیشاندەرانی کورد لەو شارە دەگوترێت گێرە شێوێن. کێ ئەمە دەڵێت؟ سەرۆکوەزیرانی عێراق. گفتوگۆی زیاتر دەکەم میوانێک لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140. کاک دژوار زۆر بەخێر بێت. سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ خۆپیشاندەرانی کورد لە کەرکووک بە گێرە شێوێن ناو دەبات. چیڵن لەو بارەیەوە؟ ئەمە ڕاز نییە، ئەمە ناعەدالەتیە، چکۆی لە کەرکووک ڕێداوە کاردانەوەیە. 5-6 ڕۆژە خەڵکانێکی یاساشکێن کە خەڵکی کەرکووک نین نامۆن هاتوون ئەو ڕێگایان گرتووە سوکاتی بە سمبولی کوردایەتیەکەن، سوکاتی پێشمەرگاکەن، سوکاتی بە ئاڵای کوردستانەکەن. ئەمڕۆ ئۆتۆمبیلەکانی بەرگری شارستانی هەولێر بەرەو نەجەف و کەربەلا ڕۆشتن بۆ هاوکاری زیارەتکاران. لە تەلەڤیزۆنەکانەوە بینیمان چۆن بەرداریاندا بۆ ڕێگایان لێگرت. ئەوانە گێرە شێوێنن، ئەمانە بەبێ چەک هاتوونە داوای کردنەوەی ئەو ڕێگایاکەن. ئەمە کێسە لە کەرکووک ڕۆدا یا 4-5 ڕۆژ ڕووی داوە، ئەمە فیتنەیە، ئەمە ئاژاوەیە، ئەمە دژی شخصی سوودانی خۆیەتی، دژی ڕێککەوتی نێوان هەولێر و بەغدایە، دژی دەستورە، دژی جێبەجێکردنی مادەی 140، دژی قانونی ئەحزابە. پاراستنی خۆپیشاندەرانی بێچەک کوردەکان لە ئەستۆی وزارەتی ناوخۆیە، لە ئەستۆی وزارەتی دیفاعە، لە ئەستۆی سەرۆکوەزیرانە، لە ئەستۆی هێزە ئەمنیەکانی کەرکووکە، لە ئەستۆی مەسئولینی ئیداری کەرکووکە و ئەبێ ئەم شەو ڕێگیری بکرێت لەوەی هیچ ماڵێکی کورد تەفتیش نەکرێ، هیچ گەنجێکی کورد نەگیرێ و نابێ خوێنی ئەوانەی کە بریندار بوون شەهید بوون بە فیرۆ بڕوە. بەداخەوە ئەبوایە جەنابی سوودانی لەسەر ئەوانەی کە بێچەک بوون بەجواب بەهاتە نەک ئەوەی پیان بوو. بەڵێ کاک دژوار، ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ینی خوێنی گەنجی کورد ڕژرا لە کەرکووک و هەروەها چەندین بریندار هەیە لە نێو خۆپیشاندەراندا. ئەگەر ئەمە بەردەوام بێت لەلایەن هێزامیەکانەوە کە خۆشتان دەزانن هەتا ئێستا لە گەڕەکی ڕەحیماوە ینی بە زەبری چەک دانێت بڵاوە بە خۆپیشاندەران بکەن، پێویستە کە چی بکرێت لایەنە سیاسیەکان چی بکەن بۆ ئەوەی کە ئەم هێرشکردن و دەست درێژیانە بۆ سەر کورد ڕابگیرە؟ بەڵام بەر لەوەی جوابی پرسیارەکەم بیتەوە دەمێت دوایین زانیاریەکان بە بینەران بگەێنین کە بە پێی زانیاریەکانی پامنێری کوردستان 24 لە کەرکووک ژمارەی بریندارەکان گەیشتۆتە 11 کەس، واتە ئێستا 11 کەس بە بریندارن و شەهیدێکی شەیە. دیارە بریندارەکانیش ڕاستەوخۆ بە چەکی هێزامنیەکانی عێراق ئەمڕۆ لە کەرکووک بریندار بوون. بەڵێ کاک دژوار فەرموو. بەڵێ من ئەمێ ئەوە بڵێم پارتی و بارزانی دایمەن لایەنی خێر بوون، لایەنی ڕێکەوتن بوون لە عێراق، بەشێک بوون لە چارەسەر نەک بەشێک بوون لە کێشە و خەڵکی کەرکووک قەرزاری پارتیە، قەرزاری بارزانی، قەرزاری پێشمەرگەیە. ئەگەوان نەبوونە کەرکووک شەک و مووس و شارەکانی تری لێ هات. پارتی و بارزانی لەوەتی دەوڵەتی عێراقی دروست بووە خەباتەکەن بۆ دیموکراتی، هەموو وەختێک کوردستان بۆتە قەڵا بۆ ئەو ئازادی خوازانەی تورکمان و عەرەب و شیعە و سوننە و کریستیانەکان کە لە عێراق لە زۆر ڕایان کرد و هاتوونە کوردستان تا ئێستش کە شیعە لەگەڵ سوننە بە شەڕ هاتووە، سوننە لەگەڵ شیعە بە شەڕ هاتووە، هاتوونەتە ئێرەوە. ئەمە فیتنەیە، ئەبێ ڕێگری لێ بکە. لە ململانەکان بە شەڕ لە قازانجی کەس نییە، لە قازانجی عێراق نییە، لە قازانجی عەرەب نییە، لە قازانجی کورد نییە. وەڵامی پرسیارەکە لایەنە سیاسەکان جای لایەنە سیاسەکانی کوردی لە کەرکووک و لە بەغداش ئەبێک هەڵوێز بن دیفاع لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکەن. ئەمە یەک. دووەمیش تورکمان و عەرەبی ڕەسەنی کەرکووک ئەبێ ئەوان بەدوای ئەو فیتنەیە نەڕۆ چکەوانە خەڵکیی نامۆن ئامانجان نادیارە. بەڵام ئەم فیتنەیە کێ دەیگێڕێ کێ دەیکا؟ ئەم فیتنەیە دەستی دەرەکیتیایە. ئەم فیتنەیە دەستی دەرەکی بۆنمونیانی ئەو هەوڵانەی کادرێن بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان ئێستا کە هەوڵێکە بوو کە مادەی 140 خەڵکێک بیری شۆفینی هەیە ناوێ مادەی 140 جێبەجێ بێ، ناوێ ڕێکەوتنی هەولێر و بەغدا جێبەجێ بێ، خەڵکێک هەیە لە هەڵبژاردن ترساوە. من حەزەکەم بەڕاستی بڵێم هەموو کاتێک کە باسی هەڵبژاردنە کرد لە کەرکووک ئاژاویان دروست کردووە، چەند جارێک قەدەغەیان کردووە نەکراوە، چەند جارێک داوای یاسایکی تایبەتیان کردووە، جارێکیان داوای هێز و چاودێریان کرد. من کەرکووکیم لەژێر زەبری هێز و چاودێری چوین دەنگمان داوە لە هەر پێنج هەڵبژاردنەکان کورد یەکەم بووە، واتە کەرکووک کوردستانیە، کوردستانی ئەمێنێتەوە. ئەگە سەیری مێژوو بکەی سەیری ئەرشیفی پەرلەمانی عێراقی بکەی لە یەکەم پەرلەمانی عێراقی تا ساڵی 58 زیاتر لە 85
لە سەتی ئەندامانی پەرلەمانی کەرکووکی لە پەرلەمانی عێراقی کورد بوونە ئەمە نیشانەی کەرکووک کوردستانی بەڵام ئەگەی جازم بدەیت بەڵام ئێماڵی کەرکووک کوردستانیە شاری برایەتی پێکەوە ژیانە شاری یەکتر قبولکردنە بۆیە ئەڵێم برایەتی تورکمانی کەرکووکی عەرەبی ڕەستەن نابێت دوای ئەو فەوزایە و دوای ئەو فتنەیە بکەون چونکە ئەمە شتێکی نامۆیە زەرەری بۆ هەموو عێراقیەکانەیە. باشە یعنی خۆتان دەزانن ئەم پەرتەوازەیە کە لە عێراقا هەیە ینی لایەنەکان هیچیان کۆگنین لەسەر هیچ بابەتێک بۆ یەکەوە بەڵام بۆچی کە دێتە سەر مەسەلەی کورد لە کەرکووک عەرەبی شیعە و سوننە و تورکمانیش یەکن بەرامبەر کێشە من هەموو جاوتومە کێشە لە عێراق کێشە عەقڵێتی حکومڕانە عەقڵێتی حکومڕان تا ئێستا بەڕای بە فیدرالی و بە دیموکراتی و بە جێبەجێکردنی مادەی 140 نییە بڕوای بە مافی لایەنی بەرامبەر نییە کە کوردە قەومەتی دۆمی لە عێراق و لەژێر تەسیراتی بیری شۆفینی و مرکزیەتە لەگەڵ فیدرالی نییە لەگە دابەشکردنی سوڵتات و دەسەڵات نییە ئەوە تا حەسارێکی اقتصادی لەسەر کوردستاندانا و هەرچی داوایان کردووە بە ئەتنان بەڵگەن نێردراوە بۆ بەغدا بەڵام تا ئێستا ئەوان ئامادەنین موچە سەرف کرد ئەمە گە بیرێکی شۆفینی بیرێکی مرکزی نەبێت چییە؟ هۆکارەکە لەوەیە لێرەوە من داوە لە خەڵکی لەلایەنە سیاسەکانی دیموکراتی ئەوەی بڕوایان بە شەراکەت هەیە بڕوایان بە دیموکراتی هەیە بڕوایان بە دەستور هەیە بڕوایان بە فیدرالی هەیە ئەبێ بیر لەوە بکەنەوە کرانەوەیەک هەبێ بۆی هەمووان بەیەکە بتۆن عێراق ڕزگار کە عێراق دەوڵەتی زۆر دەوڵەمەندە بەڵام عێراق وەزعی خراپە تۆسەی ناوەڕاست و خواردن عێراق بکە ئاو نییە کارەبا نییە وەزعێکی زۆر خراپیانە خەڵک بەرەو دەرەواڕوە عێراق بەناو دەوڵەتێکی عەرەبیە عەرەب چەوساوەیە بەناو زۆرینە شیعەی شیعە چەوساوەیە بەناو دەوڵەتێکی ئیسلامی ئیسلام چەوساوەیە هەموو ڕاکاتچنە دەرەوە چ جای کورد و تورکمان و کریستیان چی بکەن ئەبێ چارەسەر بکەن چارەسەر تەنها جێبەجێکردنی دەستورە جێبەجێکردنی بنەماکانی فیدرالی و دیموکراتی بەڕاشکاوی ئەمەوێت پێم بڵێ کاک دژوار ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە کەرکووک بۆ عەقڵیەتە شۆڤێنیەوە کە باسیەکەی بە دانوستان و ڕێکەوتن یەکلاییە بێتەوە یا بەهێز ئەگەر نیەت پاکی هەبێ بەڵێ بە دانوستان حەلە بێ هێز ئاخر ئێوە نیەت پاکی دەبینن والله ئەگە سەیری بکەی حکومەتی تازە جەنابی سوودانی ئەو بەرنامەی وزاری کە هەیەی کە ڕنگدانەوەی ڕێکەوتنی هەولێر و بەغدایە ئەوێ هەنگاو بنێ بەس هەندێک خەڵکێکەیە ڕێگرە وتم دەستێوەردانی دەرەکی عەقڵێتی حاکم ئەمە وای کردووە بەشەر کە سوودمەند نابێ بەشەر نە عەرەب نە کورد نە عێراق نە کوردستان سەرکەوتوو نابین چونکە شەڕمان زۆر بینی لە ڕابردوو شەڕمان زۆر بینی هەموو لە یەک زەرێری کرد کێشەی کوردی بە شەڕ چارەسەر نابێ کەرکووکیش بە شەڕ یەکلا نابێتەوە من لە کۆبنەوەنەکانی لیژنەی مادەی 130 باسی و موزوعم کردووە کاکەوەرن با ریفراندۆ بە راپرسی بکەین با ئامارگیری بکەین ئەگە کەرکووک دەرکەوت زۆرینە عەرەبیە با پیرۆزیا بێ محافزش عەرەب بێ ئەگە دەرکەوت زۆرە تورکمانە پیرۆزیا بێ محافزش تورکمان بێ بەس ئەوان ئەزانن زۆرینە کوردە لەبەر هۆکارەیەک کە ئێستا باسم کرد بۆیە ڕێگری لە ئامەر و ڕێگری لە راپرسیەکەن لەگەڵ ئەوەش ئەڵێم هیچ بەدیلی دانوستان و حیوار و دیالۆگ و دەستور هەر دەستور و حیوار و دیالۆگە هیچ ڕێگایەکی تر نییە چونکە تاقی کراوەتەوە ڕژێمەکانی پێش و بە سەددام و چیان نەبوو ئەنفال و کیمیابارانیان کرد بە شەوێک شێرە قورانی کورد پێشمەرگە هجومی سەر کەرکووکیان کرد 5,000 گەنجی کەرکووکی گیرا بوون بەڵام بە زەبری چەکی پێشمەرگە هەموو هێزەکانی عێراقی لە کەرکووک سەرشۆڕ بوون کەرکووک ڕزگار کرا 2003 بە هەمان شێوە بۆیە تکام وایە لە عێراقیەکان ئەوانەی دەسەڵاتدارن بە عەقڵ و منطق بۆ لۆجیک تەعامل لەگەڵ ئەو کێشانە بکەن چونکە قازانجی عێراقیەکانی تیان نییە بە شیعە و بە سوننەوە بە کورد و عەرەب و تورکمان و بە هەموو خەڵکەکەوە هۆکاری ئەم کێشانی کێسە لە کەرکووک و شەنگاریشەیە ئەوەیە مادەی 140 جێبەجێ نەبووە من لێرەوە داوام کردووە داواشی یەکەمەوە ئەبێ ئێمە هەتا مادەی 140 جێبەجێکەین ئیدارەی مشتەرەک لە بینی عێراق و لە بینی هەرێمی کوردستان لەو ناوچانە هەبێ بۆی تەعادە لە کورد نەکرێ ئەمە غەدرە ئەمە عادەلاتیە ئەمە زوڵمە کورد بێچەکە کورد خۆپیشاندانی کردووە ڕێگا بکاتەوە هاتوون سوکاتی بە سمبولەکانی کورد دەکەن سەرۆک وەزیران بەداخەوە بڵێ ئەمان گێرە شێوەن ئەوانن کە ئەمان دروست کردووە گێرە شێوەن ئەوانن کە بێدەنگن باشە ئیدارەی کەرکووک بۆ نایە 5-6 ڕۆژە کۆنتڕۆڵی وەزع بکە چۆنە بێ ڕێگری لە حیزبێ بکەیت کە لە کوردستان یەکەمە لە عێراق لە زمنی سێ حیزبە گەورەکەی عێراقە و جێگیری سەرۆک پەرلەمان و وەزیری دەرەوەشی کوردە ڕێگری لێ بکە وڵا بارگاکەت نادەمەوە کێ ڕێگری لێکە لە کاتێک ئەمە بڕیاری سەرۆک وەزیرانە بۆ ڕادەستکردنەوەی بارگاکانی ئەمە بەڕێزم ئەمە دژایەتیە بۆ سەرۆک وەزیران بۆ خۆی بۆ ڕێکەوتنەکە بۆ ڕێکەوتنی نێوان لایەنە سوننی شیعی کوردستانیەکان ئەمە
دژی یاسایە دژی دەستورە وەکو بۆم باس کردی ئەبێ ئەوان بێنە سەر خەت ئەمە چارەسەکە ئەگە پیان چارەسەر نەکرێ با تۆمەتیش بە خەڵکی کەرکووک نەدەن لێرەوە من سڵاو نێرم بۆ خەڵکی خۆڕاگەری کەرکووک بۆ خۆپیشاندەران سڵاو بۆ ئەو شەهیدانە بۆ ئەو بریندارانە من لەگە داوەڕاوەکانی ئەوانە من پشتیوانیانەکەم ئەبێ هەموو لایەنە سیاسەکانی کوردستانی پشتیوانی داوەڕاوەکانی خەڵکی کەرکووک بکەن اینجا شارەکانی تری مادەی سەوچل فشار لەسەر ئیداری کەرکووک دروست بکەن فشار لەسەر حکومەتی عێراقی دروستکەن شخصی سوودانی و هەموو سەرۆکی هێزە سیاسە گەورەکانی عێراقی کە ڕێگا نەدا هیچ کەس یاسا بشکێنێ بێڕێزی بەرامبەر سنبلەکانی کورد بکە ئەمە قابلی قبول نییە ئەمە کورد زۆر تەحملی کردووە سەرای حەساری اقتصادی دێن لە دڵی خۆی لە دڵی کوردستان ئەم بێڕێزیانەکەن ئەمە کارێکی باش نییە هیوادارم ڕێگای عەقڵ منطق حکوومەتی عێراقی ئیدارەی کەرکووک ئەمە چارەسەر بکە چۆن خوێنی هەر گەنجێکی کورد لە ئەستۆی ئەوانە فەرموبالژ نەبێنن بابێن بزانن ڤیدیۆ هەیە کێ تەقەی کردووە کێ گێرە شێوەنە کێ ڕێگای گرتووە کێ یاسا شکێنە کێ ڕێکەوتنەکانی هەولێر و بەغداد جێبەجێ نەکردووە کێ دژی بەرنامەی وزاری جەنابی سوودانی خۆیەتی باشە ینی ئەمڕۆ هەر سەرۆگۆزیران خۆی بوو یەکسەر بەیان نامەی دەرکرد و لەگەڵەوە بوو کە ڕێگری لە خۆپیشاندەرانی کورد بکرێت شتێکی تر دەمەوێت بپرسم کاک دژوارانی وتت کە دەستێکی دەرەکی یاخود دەستی دەرەکی هەیە ناهێڵێت ڕێکەوتنەکان جێبەجێ بکرێت بەڵام لەناو حکوومەتی عێراق لەناو لایەنەکانی پێکەنەری حکوومەتی عێراق ئێوە ینی بە بۆچوونیەوە دەستی دیکە نییە کە نەیەوێت ئەم ڕێکەوتنانە جێبەجێ بکرێت دۆخەکە هەوڵ بێتەوە وڵاتانی ئیقلیمی دەستێوەردانیان هەیە بەتایبەتی لە مۆزوعی کەرکووک شتەنگاریش لە مۆزوعی نەوت لە مۆزوعی میزان لە مۆزوعی پێشمەرگە کۆمەڵە بابەتی تریش لەناو حکوومەتی عێراقیش خەڵکێک هەیە دێت کە حکومت ڕێک ناکەون لە بەغدا هەموو حکوومەتەکان هاتوون سەردەستی جەنابی بارزانی ڕێککەوتن کراوە جاران یانگوت کا کەشتی مۆرکرا و ئیمزاکراومان نییە چەندین جارشتی مۆرکرا و ئیمزاکراویشمان هەیە کە حکوومەت پێک دێ هەندێک کەناچن لێ پەشیمانە بنەوە لە بەڵێنەکانیان هەندێکیشیان لە شاشەکانی تەلەڤیزیۆن لەگەڵ جێبەجێکردنی ئەوانن بەڵام بە خەتی دۆم و سێمی حیزبەکانی خۆیان ئەڵەن کە لە پەرلەمان حکوومەتن ڕێگریەکەن لەو بەندانەی کە ئیتفاقی بینی هەردوو لامانە یانیش بۆ چوونی جیاواز غیری ئەوەی کە ئیتفاق لەسەر کراوە ئەی خەنە ڕوو وەکۆڵە تەفسیرات و تەویلاتی تری بۆکەن ئەبنە ڕێگر کە ئەمانە جێبەجێ نەبن بەڵێ هەندێک لەوانە لە حزابی بەهێزن لە عێراق لە ناو حکوومەتن لە ناو پەرلەمانن لەگەڵ ئەوە نین ئەوەی کە ئیتفاقیان لەسەر کردو حکوومەتەکان پێکهێناوە بێن جێبەجێ بکەن باش ئەوانە کێشیان چێ لەگەڵ پارتی بۆ ئەترسن لە گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک شتێک هەیە شارەوە نییە نەک لە ئەمڕۆوە لەوەتی مەلا مستەفا پارتی دامەزراندەوە لەوەتی شۆڕشەکانی بەرزانی بەرپا کردووە ئەڵێن خاوەنی قەزیەی کورد و ڕێبەری بزوتنەوەی ئازادی خوازی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بارزانیە پارتیە یەکێک خوێن لە لوتی دێ هاوار بۆ پارتی و بارزانیمە حقیقەتە ئەوەندە ساڵی ئێستاش ئەگە لە نەوەتوێکشی سەیر بکەین لایەنی سەرەکی بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەلی کورد پارتی و بارزانی بووە بۆیە ئەوان ئەیانەوە یەکەم حکوومەتەکەمان بچووکەنەوە نەیهێڵن دەسەڵاتەکانی کەم بکەنەوە ئابلوقی ئابووریان لەسەری لێداوە کێشە بۆ پارتی و بارزانی دروست بکەن ئەوان ئەزان ئەم انتخاباتە پارتی لەکەوت دەنگی زۆرە هێنێ ئەزانێ انتخاباتەکانی داهاتوش پارتی دەنگ زۆرە هێنێ نمونەمەیە بوون دوو انتخاباتی ڕابردوو لە کەرکووک و لە عێراق دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەموو لایەنە سیاسەکانی عێراقی هەندێک کوردی تەسەووریانە کرد بەڵێ ڕیفراندۆم شکستی هێناوە بارزانی شکستی هێناوە دەنگ کەمە هێنن بۆ ئەوان جێی سەرسوڕمان بوو کە پارتی بتوانێت حزبی یەکەم بێ لە کوردستان بە ژمارەیەکی زۆری کورسی لە کوردستان و لە عێراق لە هەردوو هەڵبژاردنەکە بتوانێت حزبی دووەم و سێم بێت لە عێراق لە هەردوو هەڵبژاردنەکە کە بە حیسابی خۆیان چاودێریان هێنابوو هێزیان هێنابوو گوایە تەزویر نەکرێ زەختێکی زۆر لە دەنگدەری پارتیە کرد ئەزانن ئەم جارش پارتی دەنگی زیادە هێنێ لە پەرلەمانی عێراقی لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی لە کەرکووک وەکە کوردی دەنگی زۆری هێنە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک واتە محافظ کورد دەبێ کە پارتی دەنگی زۆری هێنە واتە محافزەکە پارتیە بێ بۆی ئەم ڕێگەرانیاکەن ئەوان لە هەڵبژاردنەکانی ڕابردوش بارودۆخیان باش نەبووە ئەم جاش ئەیانەوێ کارێکی وا بکەن ئەم فیتنەیە گەورەتر بێتەوە بۆی هەڵبژاردن نەبێ ئەگە هەر بووش بۆی پارتی و بارزای ئەو دەنگە نەهێنن دەست خۆش کاک دژوار لەگەڵم ببێنە ڕۆژارێکی دیکە دەگەڕێمەوە لادوا بچینە کەرکووک لەگەڵ دیلان بارزان لە ڕێگەی تەلەفۆنەوە قسە دەکەم دیارە ئەوان بەهۆی و بارودۆخی کە ئێستا لە کەرکووک هەیە پێناچێت بتوانن کە بێنە و بە ڤیدیۆ لەگەڵمان بەشدار بن دیلان ئەم کاتت باش بارودۆخەکەت چۆنە لە کەرکووک ئێستا دوای زانیاریەکان لای تۆ چین لەباری خۆپیشاندانەکانەوە
بەرە سنوور شەوتان باش سڵاوتان لە بە دیارە تا ئێستاش یعنی بەشێک لە خۆپیشاندەران لەنێو گەڕەکەکانی ڕەحیماوە و بەشێک لە گەڕێکی سەرچنار هێشتا هەرماون ینی بە شێوەی گروپ لەنێو گەڕەکەکانە نەو شوێنێک کە سەرەتا ئێوارە لی کۆبووبوونەوە بەهۆی کە هێزەمنیەکان فشاریان بووان هێنا بە تایبەتی جێتیرۆری عێراق و ئەو هێزانی کە سەر بە فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانن ینی بە هێزی فیشەک تەقەیەکی زۆری بەسەر خۆپیشاندەراندا کرد ئەم بۆ هۆی کە هەندێک لە ینی لە خۆپیشاندەران گروپ ڕۆنە گەڕەکەکانەوە بەڵام تا ئێستاش ینی ناوەناوە دەنگی تەقە دەبیسترێت بۆ ئەوی ئەو ژمارەیەشی کە لەوێ ماوە بڵاوی پێ بکرێت ئەوەی هەیە بارودۆخێسە تەنها لە گەڕێکی ڕەحیماوە و گەڕێکی سەرچنارە ئەوەی کە خۆپیشاندەری لێ ماوە ئەوەی کە هێزەمنیەکانیش دانەوێت بە هێزی فشار و بە هێزی تەقەوە بە هێزی چەک بتوانن بڵاو بە خۆپیشاندەران بکەن. من کەمێک پێشە قسم لەگەڵ مقەدەم محەممەد نووری کتێبێژی پۆلیسی کێرکووکەوە کردە و باسی لەوە کرد کە تا ئێستا یەک شەهیدان هەیە ینی یەک شەهید کەسێک بە گولەی هێزەمنیەکان لەو کاتی کە ینی پێکدادان لەنێوان هەردوولادا دروست بووە کەسێک بە گولەی هێزەمنیەکان شەهید بووە کەسێکی دیکە بارودۆخی تەندروستی ناجێگیرە بابڵین نەشتەرگەری بۆ کراوە بەڵام لە ئێستادا لە هۆڵی نەشتەرگریدا و هەشت برینداریشێ لە خۆپیشاندەران ئەوەی هەیە ینی سەرجەمان بەتەقەی هێزەمنیەکان و بەتەقەی ڕوبەڕوو لەلایەن هێزەمنیەکانەوە پێکراون و بریندار کراون و نوێترین زانیاری لەسەر دۆخی ئەمنی و لەسەر ڕەوشی ئەمنی شاری کەرکووکەوەی کە ئەمڕۆ سەرلەبەیانی عەبدولەمیری ئاڵەڵا سەرۆکی سوپاسسالاری عێراق گەشتە کەرکووک و لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانی کەرکووک بۆ دواتریش لەگەڵ نوێنەری مانگرتوانی ئەوێ کۆبووە بەڵام نەگەشتنە هیچ ڕێکەوتنێک گەڕایەوە بەغدا بەڵام ئێستا کەمێک پێش ئێستا دیسانەوە عەبدولەمیری ئاڵەڵا سەبارەت بە دۆخی ئەمنی و پێشهاتەنوانی کە لە کەرکووکە دیسان گەڕاوەتەوە کەرکووک و لە ئێستادا سەرپەرستی کۆبوونەوەیکی لیژنەی ئەمنی دەکات سەبارەت بە دوایین پێشهاتەکان لە کەرکووک و هێزێکی زۆری ئەمنیش لەنێو کەرکووک بڵاوی پێکراوە لە سەرجەم گەڕەکەکان تەنها گەڕێکی ینی ئەو خۆپیشاندانی کە هەیە ئێستا تەنها لە گەڕێکی ڕەحیماوە هیچ جوڵێک لە کەرکووک هەیە دیلان یاخود نا سنوور ینی وەکو جومزۆڵی هاتوچۆ دەتوان بڵێم لە 90 جومزۆڵی هاتوچۆی هەڵباتیان ینی کەم بۆتەوە بەهۆی ئەو هێز ئەمنی کە لەسەر گەڕەکەکان دانراوە تەنانەت لە هەندێک گەڕێک ئەسڵان ڕێگە نادرێ هەوڵاتیان بڕۆنەوە نێو ماڵی خۆشیان ینی هەمەری سەربازیان لەسەر ڕێگەکان داناوە بە تایبەتی ئەو ڕێگانی کە دەچنەوە سەر ڕێگەی فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانی کەرکووک کە ماوەی 5 بۆ 6 ڕۆژێک ئەو مانگرتوانی لێ و لە ئێستاشدا بەردەوام ینی دەوێت تەواجودیان هەیە و بەچەکەوە لە بەردەم بارگای فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکان ینی گرد بوونەتەوە بەڵام ئەو ڕێگەیانی یاخود ئەو گەڕەکانی کە نزیکن لە بارگای فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانەوە بە هیچ شێوەیەک ڕێگە بە هاتوچۆی ئۆتۆمبیل نادرێت ینی دەتوانین بڵێن 15 مترێک بۆ 20 مترێک دوو هەمەری سەربازی داندا و ڕێگەکان داخراون و لە سەرجەم گەڕەکەکانی دیکەش بە شێوەیەکی ئەم قەدەقی هاتوچۆ ڕاگەیەنداوە لە مەنی لەسەر لە ئێوارەوە فەرماندەی پۆلیسی کەرکووک قەدەقی هاتوچۆیان لە کەرکووک ڕاگەیاندەوە بەڵام ئەوەی دۆخی ئالۆز کردووە گەڕێکی سەرچناڵ و گەڕێکی ڕەحیماوەیە کە تا ئێستا شوکو باسم کرد خۆپیشاندەری لێ ماوە و هێزەمنیەکانیش دەیانەوێت بە فشار و بە تەقا و بە گولە بڵاو بە خۆپیشاندەران بکەن. هێشتا هێزەمنیەکان لەنێو خۆپیشاندەرانن لە گەڕێکی ڕەحیماوە دیلان سنوور بەفی زانیاریەکانی ئێمە ینی هێزەمنیەکان کاتێک کە بەڵین کاتژمێرێک پێش ئێستا دابەزینە خوارەوە بوو نێو گەڕێکی ڕەحیماوە لە فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانەوە دەیانەوێت گەڕێک بە گەڕێک ینی نانەوێت ڕاستەخۆ بێنە خوارەوە و تاکو ئەو سەری گەڕێکی ڕەحیماوە بڕۆن دەیانەوێت گەڕێک بە گەڕێک بە فشاری تەقە بابڵین خۆپیشاندەران لەوێ جێبێڵن لەو شوێنی کە ئێوارە لەسەر پردی گەڕێکی ڕەحیماوە ڕاوەسابوون ئێستا کەمێک هاتوونەتە خواردنەوە و دەیانەوێت بە فشار و بە تەقە ینی گەڕێک بە گەڕێک بێنە خوارەوە تاکو کۆتای بە خۆپیشاندانەکە بن بەڵێ ئێستاش لەنێو گەڕێکی ڕەحیماوە ئۆتۆمبیلی جێتیرۆری عێراق و ئۆتۆمبیلی فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانی کەرکووک جوڵیان هەیە و تەقەش لە خۆپیشاندەران دەکەن وەکو باسیشم کرد هێشتا ژمارەیەکی زۆری خۆپیشاندەر لەنێو گەڕەکەکانن بەڵام لەسەر و شەقامە سەرکیە نەماون کە ئێوارە دەڕۆشتەوە سەر بارگای فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکان ئەو شوێنیان چۆڵ کردووە هاتوونەتە نێو گەڕەکەکان. بەڵێ دەست خۆش دیلان بارزان ڕاستەوخۆ لە کەرکووک لەگەڵمان بووی لە ڕێگایەڵی تەلەفۆنەوە سپاس. سەرنجتان بە هەواڵێکی بەپەلە ڕادەکێشم کە سەرۆک بارزانی و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ تاوتۆی پەرستەنجنەکانی دۆخی ئەمنی شاری کەرکووک دەکەن. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق لە میانەی ڕاگەیەنراوێکدا ئەماژە بەوە دەکات لە دوو پەیوەندی تەلەفۆنی جیاوازدا سەرۆک مەسعود بارزانی و محەممەد شیع سوودانی جەخت لە پاراستنی سەقامگیری و ئاسایشی شاری کەرکووک دەکەنەوە. وێڕای پێداگریکردن لە جێبەجێکردنی یاسا و پاراستنی پێکەوە ژیانی کەرکووک.
دەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز کاک دژوار فایق. کاک دژوار باسمان لەوە کرد کە ئەو دۆخەی ئێستا لە کەرکووک ڕووی داوە دژایەتێکی زۆری لایەنەکانە بۆ گەڕانەوەی پارتی بۆ گەڕانەوە کە بەمانای گەڕانەوەی کورد دێت بۆ کەرکووک. پارتی ڕژدە لەسەر گەڕانەوە بۆ کەرکووک. پارتی ئیجازەی ڕسمی لە 58ەوە هەیە و لە دەستوری ئەم جارەی عێراق لە 2005 باسی ئازادی پارتە سیاسیەکانەکە. بەو دوو حەقا زایدەن سێەم پارتی کۆنگرێ سێمی لە کەرکووک بەستووە لە ساڵی 53 حەقی ئەوەیە بارەگایەکی بۆ هەموو حزبەکانی عێراقی لە هەر شارێکی عێراقی کوردستانیش مەسەلەن پارتی ڕژدە لەسەرەوەی ئەو بارەگای وەرگێتەوە و چۆ بۆ کاری سیاسیکە تا 2017 هیچ کێشەیەک نەبووە کە لەو بارەگە و لە بارەکانی پارتی بەرامبەر خەڵکی تورکمان و عەرەب ئەنجام درابێ. من وەکو بدایەتی شوتم دایمەن پارتی و بارزانی وەکو بەشێک بن لە چارەسەر لە عێراق لە ڕێکەوتن لە تەوافق لە پێکەوە ژیان کێشیان چارەسەر کە کێشیان دروست نەکردووە بەڵێ پارتی سوورە لەسەری بارەکەی خۆی وەرگێتەوە چونکە بۆ کاری سیاسی بەکاری هێنە وەکو پێم وتی مافێکی دەستوری و یاسایی خۆیەتی. من لە دوای ئەم تەلەفۆنی جەنابی سەرۆک بارزانی من داواکەم برای بەرزم کاک شاخەوان دکتۆر فواد بە جەنابی سوودانی بڵێن ڕەنگە بەهەڵە تێگەیشت بێ کورد نەچووتە حەویجە و ڕەشاد ڕێگای لە برایانی عەرەب گرت بێ. ئەو گەڕەکە گەڕێکی ڕەحیماوی کوردستانیە ئەو ڕێگایە بۆ هەولێری پایتەختی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بۆی ڕاست بکەنەوە گێرە شێوەن ئەوانن کە هاتوون ڕێگری لە خەڵکەکەن ئەوانن کە هاتوون لە گەڕێکیشە کوردی وەکۆڵە سوکایەتی بە سومبلەکانی کورد و پێشمەرگە و ئاڵا و شتەکانی ترەکەن. اینجا بۆیە دووبارەیەکەم بۆ پارتی بەڵێ سوورە لەسەرەوەی کاری سیاسی خۆی بکە ڕێگای پێدراوە لە ڕووی دەستور لە ڕووی یاسا لە ڕێکەوتنی هەولێر بەغداش باسیەوە هاتووە ئەو بارەگایانە بگەڕێنەوە. زۆر سپاس بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140 دەست خۆش.